وأوحى ربك إلى النحل أن اتخذي من الجبال بيوتا ومن الشجر ومما يعرشون ثم كلي من كل الثمرات فاسلكي سبل ربك ذللا يخرج من بطونها شراب مختلف ألوانه فيه شفاء للناس إن في ذلك لآية لقوم يتفكرون. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله. اللهم انفعنا بما علمتنا وعلمنا ما ينفعنا وزدنا علما. تفسير سورة النحل آية سيوحوت. أعوذ بالله من الشيطان الرجيم. وقال الذين أشركوا لو شاء الله ما عبدنا من دونه من شيء نحن سيوحوت. إن تحرص على هداهم فإن الله لا يهدي من يضل وما لهم من ناصرين. وأقسموا بالله جهد أيمانهم لا يبعث الله من يموت بلى وعدا عليه حقا ولكن أكثر الناس لا يعلمون. ليبين لهم الذي يختلفون فيه وليعلم الذين كفروا أنهم كانوا كاذبين. إنما قولنا لشيء إذا أردناه أن نقول له كن فيكون. والذين هاجروا في الله من بعد ما ظلموا لنبوئنهم في الدنيا حسنة ولأجر الآخرة أكبر لو كانوا يعلمون. الذين صبروا وعلى ربهم يتوكلون. آية سيوحوت پەیوەندی بە ئاەتی 35 هەیە کە باسی هیدایەت و ضەلالەت دەکات. لە ئاەتی 36 پەروەردگار فەرمووی فمنهم من هدى الله ومنهم من حقت عليه الضلالة. دوایەکە خۆی پەروەردگار پێغەمبەرانی نارد لە هەموو ئومەتێکدا هەیەنە هیدایەتی وەرگرت هاتە سەر ڕێگای ڕاستی تەنها خواپەرستی و دوورکەوتەوە لە عیبادەتی تاغوت. و هەشەنە گومڕایەکە واجب بوو لەسەری و زاڵ بوو لەسەری بەهۆی چیەوە؟ طبعاً بەهۆی یاخیبوونی خۆیەوە، چونکە پەروەردگار بە دوو شێواز مامەڵە لەگەڵ عەبدەکانی دەکات، سێهەمی نییە، شێوازی عەدل و شێوازی فەضڵ، زوڵمی تێدا نییە. ئێمەی مرۆڤ تەعامل و هەڵسوکەوتمان لەگەڵ یەکتر سێ جۆرە. هەندێکی چاکەیە لەگەڵ یەکتری دەکەین، هەندێکی چاکە نییە بەڵام دادپەروەریە، کەسەکە باشە تۆش باشیت، هیچ فەزڵێکی تێدا نییە، باشە تۆش باشیت، لە سەتا چل لەگەڵ تۆ باشە تۆش لە سەتا چل لەگەڵ ئەو باشیت. ئەمە عەدلە، دادپەروەریە. هەل جەزاء الإحسان إلا الإحسان،
کەسێ لەگەڵ باش بێ نابێت لەگەڵی باش بیتەوە ئەمە عەدالەتە بەڵام یەکەمیان چاکە بوو فەضڵ بوو کابرا باشیش نییە لەگەڵ تۆ لەگەڵی باشی خراپەشی لەگەڵ کردووی تۆ بە چاکە وەڵامی دەدەیتەوە لە ١٠٠ چاکە تۆ لە ١٩ چاچیت ئەمە مەرتەبەیەکی بەرزە فەضڵە چاکەکاریە بەڵام لەژێر ئەوەوە مەرتەبەی عەدلە عەدل دادپەروەریە خەڵک چۆنە تۆش ئاوای لەگەڵی مەرتەبەی سێهەم مەرتەبەی ظولمە تۆ زوڵم لە خەڵک دەکەی ناحەقی بەرامبەریان ماڵیان دەخۆی یا خوێنیان دەڕێژی یا سوکایەتیان پێ دەکەی جنێوی پێ دەڵێ بۆتانی بۆ دەکەی ئەزیەتی دەدەی لە دەستت ئەمین نییە لە زمانت ئەمین نییە ئەمە زوڵمە ئێمەی مرۆڤ ئەو سێشتەمان هەیە ئەو سێ کردارەمان هەیە جا متەفاوتین هەمانە زوڵمەکەی زیاترە لە عەدل و ئیحسانەکەی هەمانەنا عەدل و ئیحسانی زیاترە مەگەر دەگمەن تووشی زوڵم بێت ئەجینا زوڵم ناکا لە کەس نە بەدەستی نە بە زمانی نە خوێنی کەس دەڕێژێ نە غەیبەتی کەس دەکا نە ماڵی کەس دەخوا هەشمانە یعنی زیاتر عەدلە باش بی باش دەبێ خراپی خراپ دەبێ لەگەڵت پەروەردگارمان مامەڵەی لەگەڵ عەبدەکانی خۆی تەنها جۆری یەکەم و دووەمە ئیحسان و عەدل سێهەم کە زوڵمە نیەتی ولا يظلم ربك أحدا پەروەردگارت زوڵم لە هیچ کەسێک ناکە ستەم لە هیچ کەسێک ناکە بۆیە وجزاء سيئة سيئة مثلها خراپە بکەی یەک تاوانت بۆ دەنووسێ بەڵام چاکەی بکەی دەت بۆ دەنووسێ تا 700 ضعف تا 700 قات ئیکەواتە خۆی گەورە بە فەضڵ مامەڵەمان لەگەڵ دەکا لەگەڵ چاکەکارانمان ئەی لەگەڵ خراپەکارانمان بە عەدل مامەڵەمان لەگەڵ دەکا ئەمما زوڵم لە کەسێکە تاوانی نەکردبێ و بە تاوان لەسەری بنووسێ و ستەمی نەکردبێ و خۆی گەورە سزای بدە شتیوانیە نییە جا ئێستا دەین بینا لەسەر ئەوە باسی هیدایەت و گومڕابوون دەکەین کە خۆی گەورە کەسێک هیدایەتدا بە کام سیفەتەی خۆی دەیدا فەضڵ و ئیحسانەکەی وایە ئەجی ناخۆ هیچمان قەرزمان لەسەر خۆی گەورە نییە هیدایەتی داوین بۆ ئیسلام دەزانی هیدایەتدان بۆ ئیسلام یان چی یعنی بەختەوەری دنیا و قیامەت دەبێ کە لەناو ئەو هەموو خەڵکەی سەرزەویدا خۆی گەورە تۆی هەڵبژارد هیدایەتی دای بۆی موسڵمان بی یعنی بۆی بەختەوەر بی سەربەرز بی خۆشحاڵ بی لە دنیا و لە جەهەنەم ڕزگارت بێ و بچیتە بەهەشت و لە بەهەشتیشدا چیت حەز لێ هەیە ئێ باشە هەموو چاکەی لەگەڵ تۆی کردووە مقابل چییە؟ ئەو فەضڵە چاکەی خوا لەگەڵی کردووی بۆیە سونە دوای ئینسان بەیانیە ئێواران أو ذكري لبير نسي اللهم ما بنا من نعمة أو بأحد من خلقك فمنك وحدك لا شريك لك فلك الحمد ولك الشكر حرشي نعمته لأخواوها حمد وشكري خوابك كواتك أخواي قوري هدايتي داويد فضلي أوا أي ككسيتي قم راكرت أما ينشيا ما عدلك أخواي قوري بعدل ما الله لقال كردو أو كسشا يستنيا فلما زاغوا أزاغ الله قلوبهم شكاتي خواي قبل دڵیان لا دەدا لە حەق فلما زاغوا پێغەمبەری بۆ دەنێرێ پەیامی بۆ ناردووە نەسیحەت دەکرێ بۆی ڕوون دەکرێتەوە هەر بەردەوامە لەسەر یاخیبوون هەر بەردەوامە لەسەر پشت هەڵکردن کەوای لێ هات خواي گەورە ختم لە دڵی دەدا تۆ شایستەنی ئێستا کابرا حقت عليه الضلالة گومڕابوونەکە لەسەری بوو بە ماڵ واجب بوو لەسەری پرسیار دەکەین جا خۆی گەورە بۆ گومڕای کرد دەڵێن جەزاء وفاقا ئەوە جەزایەکی پڕ بە پێستی خۆیەتی ئەوە خۆی گەورە بە عەدلی خۆی مامەڵەی لەگەڵ کردووە چونکە پەروەردگار کە حەقی بۆ ناردی و بۆی ڕوون کردووی تۆ لە ڕێگای پێغەمبەرەوە بیانووی نەهێشتی تۆ هەر یاخیبیت و پشت هەڵکەیت کەواتە چاوەڕێی عوقوبەی خوا بە کام عقوبەیە عقوبەی گومڕاکردن خوا پەناماندا
بۆیە ئێستا دەفەرمێ چی؟ ئاەت 37 إن تحرص على هداهم فإن الله لا يهدي من يضل. ئەگەر چی تۆ ئەی محەممەد عليه الصلاة والسلام سوور بیت لەسەر هیدایەت دانی ئەو کەسانەی کە حقت عليهم الضلالة کە تەواو گومڕایی واجب بوو بەسەریانەوە، ئەگەر چی سووریش بی لەسەر هیدایەت دانیان فإن الله لا يهدي من يضل. ئەوە دڵنیا بە پەروەردگار هیدایەتی یەکێک نادا کە گومڕای کرد. خی گەورە کە یەکێکی گومڕاگەر هیدایەتی نادا. براکانم، عقوباتی خی پەروەردگار دوو جۆرن: عقوباتێکی مادی حسی و عقوباتێکی معنەوی. عقوباتی حسی بۆ نمونە لە تیجارەتێکدا زەرەر دەکەیت، ماڵەکەت دەسووتێ، بە سیارە تووشی حادیسە دەبی، تووشی شەلەل دەبی، مناڵێکت دەباتەوە خی گەورە. ئەمانە هەمووی عقوبەی حسین، بەخوا هەر هەمویان لە چاو عقوبەی دووەم زۆر سەهل و ئاسانن. ئەگەر بشت کوژێ خی گەورە لە دنیا ڕوحەکەش لێ بستێنێتەوە، ئێستا ئەهوەنترە لە عقوبە معنەویەکە کە چییە؟ گومڕات کات. کە خی گەورە عەبدێکی گومڕا کرد و خەتمی لە دڵیدا، ئەو عقوبەی گەورەیە. بۆچی؟ چونکە کە عقوبەی معنەویت نەدا، گومڕات نەکات، تۆ لەسەر هیدایەت بی، گریمانەوە لە حادیسەیەکدا تۆ تیاچویت و مردی. ئێ باش خۆ تەواو نا، ژیان کۆتایی نەهات، پەروەردگار زیندوت دەکاتەوە و دەشت خاتە بەهەشتەوە ئینشاءالله. والمەهدووم شەهید، ئەوەی کە بە هەدم و ماڵ بەسەرا ڕوخان و حادیتەی سیارە و بەوە لە ناو دەچێ، شەهیدە ئینشاءالله. خی گەورە زیندوی دەکاتەوە، دەیخاتە بەهەشت، کەواتە زەرەرێکی نەکرد. بەڵام ئەوەی کە زەرەری کرد، ئەوەی خی گەورە دەیهێڵێتەوە، لە ژیاندا دەیهێڵێتەوە. هیچ ساردوگەرمی بەلادا نابات، تووشی ناڕەحەتی ناکات، بەڵام ئیمانەکەی لێ سندووە، هیدایەتی لێ سندووە، مەحرومی کردووە لە هیدایەت، گومڕای کردووە. ئێستا با لە دنیا فرعون بێت، بەقەدەر فرعون دەسەڵاتی هەبێ، با بەقەدەر قارون ماڵ و سامانی هەبێت، سوودێکی هەیە لە کاتێکدا لە ڕەحمی خوا دەرکراوە و شوێنی ئەو دۆزەخە هەتایە. بۆیە گەورەترین موسیبەتە خی گەورە پەناماندا ئەوەش جزاء وفاقا وكوتمان ونقلب أفئدتهم وأبصارهم كما لم يؤمنوا به أول مرة. چکاتی خی گەورە دڵەکانیان هەڵدەجێڕێتەوە، ئەگەر یەکەم جار حەقت بۆ هات، بۆ دڕون کرایەوە، تۆ ئیمانت پێی نەهێنا، هەر پشت لێ هەڵکرد، تاو حقت عليهم الضلالة. بۆیە پەروەردگار دەفەرمێ ئەی محەممەد عليه الصلاة والسلام، هەرچەندە تۆ سوور بیت لەسەر هیدایەت درانیان، فإن الله لا يهدي من يضل. ئەوە بزانە، دڵنیا بە سووربوون و پەرۆشبوونی تۆ نییە. خی گەورە هیدایەتی کەسێک نادا کە گومڕای کرد. خوا پەناماندا لەو عقوبەیە، لە عقوبەی گومڕاکردن. وما لهم من ناصرين، بەخۆشی بێت هەر کەس ناتوانێت هیدایەتیاندا، بە زەبر و قووەت و هێزیش بێ دیسان، ما لهم من ناصرين، کەسەیە سەریان خا لە عقوبەی خوا، کە خوا گومڕای کرد عقوبەشی ئێدا، کەسەیە بیپارێزێت لەوەی کە خوای گەورە عقوبەیدا، نییانە، کەس نییە سەرخەریان بێت. لەمایەتە بۆمان دەردەکەوێت کە پێغەمبەری خوا عەلەیهی سڵاو وسەلام زۆر سوور بوو لەسەر چی؟ لەسەر هیدایەتدانی خەڵک. پێغەمبەری خوا سەڵاوات و سەلامی خوای گەورەی لەسەر بێ حەزی دەکرد هەموو کەس بێتە ناو دایرەی ئیسلام. فلعلك باخع نفسك على آثارهم إن لم يؤمنوا بهذا الحديث أسفا. كإيمانيان ندهنا پێغەمبەری خوا سەڵاوات و سەلام ئەوەندە بێتاقەت دەبوو، ئەوەندە خەفەتی دەخوار بۆیان، بە پەرۆش بوو، خەریک بوو بە هیلاک چێ. خوای گەورە فەرمی فلعلك باخع نفسك، و خەریکە تۆ خۆت بکوژی لە داخە، لە خەفەتە، لە پەرۆشیتە، وا مەبە ئەی محەممەد عەلەیهی سڵاو وسەلام. بۆیە دەبینین پێغەمبەری خوا عەلەیهی سڵاو وسەلام لە معرەکەی ئوحود کاتێکە مشریکەکان ئەو پەڕی مسلمانانیان ئەزیەتدا، 7 سەحابە شەهید بووە، پێغەمبەری خوا عەلەیهی سڵاو وسەلام بریندار بووە، ددانیشکاوە، خوێن بە دەموچاوی دێتە خوارەوە، خودەکەی سەری
لە ڕوومەتی هەڵچەقیوە کە دەیهێنە دەرەوە دەست بەرز دەکاتەوە. سەحابەکە دەفەرمێوتم ئێستا دوعا لە موشرکین دەکات خوا یەکێکیان نەهێڵە، دەفەرمێ اللهم اهدی قومی فإنهم لا يعلمون. ئەی پەروەردگار هیدایەتی قەومەکەم دەوان نازانن ڕێگای بەختەوەری کامەیە، تێناگەن، هەر سەرکەشن. یعنی بزانن لە ناڕەحەتترین مووقفدا پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام دوعای هیدایەتی کردووە، حەریص بوو لەسەر هیدایەتیان، بە پەرۆژ بوو بۆیان. بەڵام بەداخەوە ئەوان هەر بەردەوام بوون لەسەر یاخیبوونی خۆیان. کەواتە قەزیەی هیدایەت و گومڕابوون بزانین بەخوا بەدەست خوایە. لە دوعای قونوتدا دەڵێن چی؟ اللهم اهدنا فيمن هديت وعافنا فيمن عافيت وتولنا فيمن توليت وبارك لنا فيما أعطيت وقنا بعزتك شر ما قضيت فإنه لا يضل من هديت. لا يضل من واليت ولا يعز من عاديت. بلى لا يضل من واليت ئەوەی کە تۆ خۆشت بوێ، دۆستایەتی بکەی، سەری بخەی، هیدایەتی بدەی، قەت چی نابێ؟ گومڕا نابێت. کەواتە ئەوەی کە تۆ بتەوێ گومڕا نابێ. ئەوەی کە تۆ هیدایەتی نەدەی و دوژمنایەتی بکەی و ڕقت لێ بێتەوە لا يعز، قەت بەعیزت نابێ، قەت سەرکەوتوو نابێ. کەواتە بەدەست پەروەردگارە. هیدایەت و گومڕابوونی هەمومان بەدەست پەروەردگارە. بەڵام قانونی هەیە نیەتی؟ قانونێکی هەیە کاک، یا نسیب نییە، هەڵبژاردن نییە، ئاوا چنجی لێدات و دەی ئەوە ئێوەم هیدایەتدا و ئێوەشم گومڕاکردنا. مرۆڤ کە بستێک بەرەو خوای پەروەردگار بڕوا، خوای گەورە باعێک بەرەو ئەو دێت، ذیراعێک بەرەو ئەو دێت. و هەروەها هەر کەسێک کە نیەتی خێر فأما من أعطى واتقى وصدق بالحسنى فسنيسره لليسرى. بەڵام کە پەروەردگار بێوێت تۆ هیدایەتدا، یعنی کار ئاسانیت بۆ بکە، پەیامت بۆ بنێرێ، تۆ هەر پشت هەڵکەی، ئەو کاتە بە عەدلی خۆی مامەڵەت لەگەڵ دەکا، تۆ پشت دەکەی، فەرم هەر بە پشت هەڵکردووی بمێنرەوە، ئەو گومڕابووی. کەواتە هیدایەت ئینسان داوا لە خوا بکە، اهدینا فیمن هەدەیت. خوای گەورە هیدایەتمان دەی لە جوملەی ئەو کەسانە بین کە هیدایەتت داون. پەروەردگار گومڕامان نەکەی بە عەدلی خۆت، چونکە کە گومڕای کردی کۆتاییت پێدەی، خوا پەناماندا. مەڵە وأقسموا بالله جهد أيمانهم. اینجا مشرکەکان سوێندیان خوارد، بەڵام جهد ئەیمانیهم، قورسترین سوێند، تونترین سوێندیان خوارد لەسەر چی؟ لا يبعث الله من يموت. ئەوانەی کە دەمرن خوای گەورە زیندویان ناکاتەوە. شتیوان نییە. ئەوەی کە محەممەد دێڵێت درۆیە، زیندوکردنەوەی چی؟ شتیوان نابێت. لا يبعث الله من يموت. ئێستا سوێندێکی قورس دەخۆن لەسەر ئەوەی کە خوای گەورە لا يبعث الله من يموت، ئەوەی کە دەمرێ خوا زیندوی ناکاتەوە. کەواتە لا يؤمنون باليوم الآخر، باوەڕیان بە ڕۆژی دوایی نییە. پەروەردگار دەفەرمێ چی؟ بەلا، بەڵێ پەروەردگار زیندویان دەکاتەوە و ئەو وعدەش کە داوێتی خەڵکی زیندوو کاتەوە وعدا عليه حقا، بەڵێنێکە داوێتی لەسەر خۆی واجب کردووە کە هەموو کەسێک کە زیندووە و دەمرێ خوای گەورە زیندوی دەکاتەوە. بۆچی براکانم؟ پەروەردگار زیندوی دەکاتەوە، حکمت و مەبەستێک هەیە کە دواتر دێ. بەڵام وەلاکن ئەکثەر الناس لا يعلمون. بەڵام زۆربەی خەڵکی ئەوە نازانن کە خوای پەروەردگار مردوو زیندوو دەکاتەوە و لێپرسینەوەشی لەگەڵ دەکات. زۆربەی نازانێ. تۆ باسی مسلمان مەکە، خەڵکانێکی مولحید و بێدین و مشرک و کافر و هەر گاڵتەیان لێدێ. یعنی بۆ نمونە چەند ملیۆن مارکسی لەسەر ڕووی زەوی هەبوو جاران. مەقولەی مارکس چی بوو؟ دەیوت ژیانی ئینسان ئەرحام تەدفع و ئەرض تەبلع. ڕەحمی دایکمان فڕێمان دەداتە دەرەوە، ژیان ئەوە بیدایەتەکەیەتی، لە ڕەحمی دایکەوە دەست پێ دەکا، لەوێ دەیتە دەرەوە
ئەی کۆتایەکەی وەئەڕض تەبلع زەویش قوتت دەداتەوە کە مردی دەتخەنە ژێر خاکەوە و دادەپۆشن و تاوە. ژیان ئەوەیە زیندوو بوونەوەی چی؟ جارێکی تر خەڵکی زیندوو بێتەوە باوەڕی بەوە نییە. زۆرێکن ئەوانە بۆیە فەرمی وەلاکن ئەکثەڕ الناس لا يعلمون. ئێستا حیکمەتەکەیمان بۆ دەردەخا پەروەردگار بۆچی زیندوومان دەکاتەوە؟ ليبين لهم الذي يختلفون فيه. یەکەمیان بۆ ئەوەی ئەو حەقەی کە ئەوان خلافیان تێیدا هەیە بۆیان ڕوونکاتەوە. ئێمە ئێستا بۆ نمونە لە کۆمەڵی شتدا خلافمان هەیە ئومەتی ئیسلامی لەگەڵ چێ لەگەڵ کافر خلافمان هەیە لەوەدا ئێمە دەڵێن زیندووبوونەوە هەیە ئەوان دەڵێن نییە. بۆی خوای ڕوونی کاتەوە کە ڕۆژی قیامەت زیندووکردنەوە ڕوون بۆ یان ڕوون نەبووە کەواتە ڕوون بۆ کە زیندووبوونەوە هەیە. خلافمان هەیە لە ئیمان بالله، خلافمان هەیە لە تەوحیدی خوا. ئێمە دەڵێن یەک خوا هەیە لا إله إلا الله، مەجوسی دەڵێ دوو هەیە، گاورەکان دەڵێن سێ هەیە، جوولەکان دەڵێن عوزەیر ابن الله، مشرکان دەڵێن مەلائیکەت کچی خوان. ئایا کاممان لەسەر حەقی؟ پەروەردگار دەیەوێت ئەو شتانەی کە خلافی لەسەر هەمووی دەرخات لەو دیوە. بچووکترین شت کە خلافەیە لە بینی تۆ کەسێکدا، ئایا کامتان لەسەر حەقن؟ ڕۆژی قیامەت دەری دەخات. کەواتە ئیلا دەبێت ڕۆژێک هەبێ بۆ دەرخستنی ڕاستیەکان، بۆ یەکلاکردنەوەی حەق و مافەکان، بۆ وەرگرتنەوەی حەق لە زاڵم بۆ مەزلوم دەبێ هەبێت. ئەگەر نەبێ کەواتە ژیان پڕیەتی لە ناعەدالەتی و دروستکردنی دنیا پڕیەتی لە ناحیکمەتی. ئەگەر وابێت نابێ نەبێت. کەس هەیە بڵێ من وەکو پەروەردگار زانا و دانام؟ نا. ئەگەر هەموو زاناکانی دنیا کۆکەیتەوە، هەموو عالمەکان ناتوانن چاوێک دروستکەن بۆ مرۆڤ بگاتە ئاستی ئەو چاوەی کە ڕەب العالەمین دروستی کردووە. کەواتە نەوەکو خوازانان، نەوەکو ئەو دانان، نەوەکو ئەویش بەتوانان، هیچ لە هەرچی شتێک دەیڵی هەموو دنیا کۆکەیتەوە، کەس جورەتی نییە بڵێ من دەگەمە خوای پەروەردگار. مادام وایە دەڵێن زۆر باش. ئێستا حکوومەت ڕۆژەیەکی گەورەی هەیە، بینایەکی گەورەی دروست کرد بە گوێرەی هەندەسی، ژوورەکان هەر یەکەی بە شێوازێکە، ساحەکەی بە شێوازێکە، گەراجەکەی بە شێوازێکە. دوایی خەڵکی دەڵێن چی ئەرێ دەبێت ئەو دائیرە گەورەیە بۆ چی دروست کرابێ؟ یەکێ لەو لاوەدەی دەڵێ بۆ هیچ. دەڵێن چی بۆ هیچ؟ دەڵێ هەرەوە هەرەوە بۆ خۆشی. یعنی ئەو هەموو دائیرە گەورەیە ئەو تەسمیم و تەرتیباتە جۆرە و جۆرە، یعنی ئاوە حکوومەت هیچ پلانێکی نییە، هەر ئەوە دروستی کردووە، یا بۆ نمونەوە بۆ مەحکەمەیە، یا بۆ جامیعەیەکە، یا بۆ قوتابخانەیەکە، یا بۆ شتێکی وەزارەتێکە. هیچ کەسێک عەقڵی قبول ناکا بڵێ وەڵا بێ مەبەست دروست کراوە، ناکرێ بێ مەبەست بێت. ئێکە مرۆڤێک بە بێ مەبەست شت دروست نەکا، ئەی چۆن ڕەب العالەمین ئەم کەونەی بە بێ مەبەست دروست کرد؟ بێ مەبەست دروست نەکراوە. وەی براکانم ڕۆژی قیامەت دەردەکەوێت. هەرچی شتێک ئێمە خلافمان لەسەریەتی و چێ حەقە و چێ ناحەقە پەروەردگار ڕۆژێکی داناوە. چونکە ناکرێت ژیان بێ مەبەست بێ، و کە بەمبەستیشی تێدا بوو ناکرێت بێ دەرەنجام بێ، دەبێت ئیلا دەرەنجامێکی هەبێت. بۆی چاکەکار پاداشتی چاکەی خۆی وەرگرێتەوە، خراپەکاریش سزای خراپەی خۆی لێ بسەندرێتەوە. ليبين لهم الذي يختلفون فيه وليعلم الذين كفروا أنهم كانوا كاذبين. ويشك لما بستكان أواني كافرن بوي بزانن للرجل قام بويان دركه بزانن كأوان دروزن بون كاتك سوين ديان خوارد وأقسموا بالله جهد أيمانهم لا يبعث الله من يموت. سوين ديان دخوار زندو بون ونية كزندو كرنا وخواي جورا دردك يكبراسي سوين دي بدروان خوارد.
ئەنجا بۆچی دەبێ بەلای پەروەردگارەوە قورس بێ کە زیندومان کاتەوە؟ بۆ دەبێ وابزانین کە زیندووکردنەوە قورسە، مستحیلە. کاکە بینیمان کابرا سوتا بوو بە خۆڵەمێش، زیندووکردنەوەی چی؟ یا فڵانە کەس لە ناو بەحرێکە خنکە هەر ماسی و حوت خواردوێتی، ئێستا تۆ باس زیندووبوونەوەی چی دەکەی؟ یا فڵانە کەس بڕۆ 200 ساڵ پێش ئێستا مردووە قەبرەکەی لێ دەرەوە بەس خۆڵ ماوە، زیندووکردنەوەی چی؟ پەروەردگار بۆمان دەردەخا دەفەرمێ ئینەما قەولنا لشەیء ئیذا ئەڕەدناه ئەن نەقوڵ لەه کون فەیەکون. ئێخۆ بەلای ئێمەوە قورس نییە زیندووکردنەوە، چونکە ئێمە قسەی ئێمە، بڕیاری ئێمە، فەرمانی ئێمە بۆ هەر شتێک کە بمانەوێ بیکەین تەنها دەڵێن ببە و یەکسەر دەبێت، ببە یەکسەر دەبێت. بۆ نمونە حکوومەت بیەوێت بینایەک دروستکە، ئایا کە بڵێ ببە دەبێت یا ئەمر دەکات، میزانیەکی بۆ تەرخان دەکات، ئەنجا دەی مقاولی بۆ دەگرێت، دەی ئەنجا سەقفێکی زەمەنی بۆ دادەنێ کاتەکە چەندی پێویستە، ئەنجا دەی وەستا و کرێکاری بۆ بێنە، ئەنجا دەست بە کارکە، ئەنجا ئیشرافی بکە. جادەیەک 10 ساڵ 15 ساڵ 20 ساڵ ئەو جادەیەتەوە نابێت. جادەی بینی کەلار و سلێمانی چەند جار تەندەری بۆ دەرچوو، چەند جار پارەی وەرگیرا، چەند جار گرێدەر و شۆفڵ کەوتە سەر ئیش، تا ئێستاش تەواو نەبووە. ئێخۆ لای پەروەردگار وان نییە. لای پەروەردگار ئینەما قەولنا لشەیء ئیذا ئەڕەدناه ئەن نەقوڵ لەه کون فەیەکون. پەروەردگار شتێکی بێ هەر بڵێ ببە دەبێت، یەکسەر دەبێت. کەواتە بۆچی بە قورسی دەزانن یا بە شتێکی مستحیلی دەزانن کە زیندوو بوونەوە هەبێ؟ پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام دەفەرمێ، پەروەردگار لە حەدیثێکی قودسیدا دەفەرمێ كذبني ابن آدم وشتمني وليس له ذلك. عبدەکەم هەم بە درۆم دادەنێت، قسەکەم بە درۆ دادەنێ و هەم جنێویشم پێدەدا و ناشبێ عبد ئاوا بێ لەگەڵ پەروەردگار. ئەمما تەکذیبه ئیای کە قسەی من بە درۆ دادەنێ ئەوەیە کە دەڵێ خوای گەورە زیندوم ناکاتەوە، و ئەمما جنێودانەکەشی پێم ئەوەیە کە دەڵێ خوای گەورە کوڕی هەیە یا کچی هەیە یا خێزانی هەیە. ئەمە جنێودانە بە پەروەردگار، چونکە پەروەردگار ئەحەد صەمەد لەم یەلید وەلەم یوولەد. کەواتە بۆمان دەرکەوت زیندوو بوونەوە شتێکی قورس نییە بەلای پەروەردگارەوە کە زیندوومان کاتەوە، ئەوەندە بەهێز و بەتوانایە. ئەم ئاەتە براکەم خوای گەورەت پێدەناسێنێ کە چەندێک باڵا دەستە و چەندێک بەهێزە بەتوانایە. بۆی هەرچی شتێک لای من و تۆ قورسە بەلای پەروەردگار و ئاسانە، و هەرچی ئاواتێکت هەیە تۆ ووا دەبینیت کە زۆر زەحمەتە یا هەر نابێ، مستحیلە، ڕوو بکە خوا داوا لە پەروەردگار بکە بە جددی و بە ئیخلاسی لێی بپارڕێنەوە، بەلای تۆ قورسە، بەلای پەروەردگارەوە بەس بفەرمێ کون فەیەکون، بفەرمێ ببە یەکسەر دەبێ. جا دیقەت بدەنە حرفی فەیەکون، فا یعنی بلا مهلە، بێ مۆڵەت، ببە یەکسەر دەبێ، یەکسەر. نەیفەرموو کون وەیەکون یا کون ثم یەکون، فەرمی فەیەکون، ببە یەکسەر بووە. بۆیە مسلمان هەر شتێکی پێویستە داوا لە پەروەردگاری خۆت کە بە ئیخلاسی، دوایی بێ ئومێد مەبە. چەند کەس دکتۆرەکان پێیان وتووە تەواو تازە تۆ چەند ڕۆژێکت ماوە کۆتاییت پێدێ، بەهۆی خێرێکەوە سەدەقەیەکەوە کە کردوێتی، دوعایەکی ئیخلاسەوە کردوێتی یا بۆی کراوە، کابرا دەیان ساڵ دوایەوە ژیاوە. چەند کەس دکتۆرەکان وتویانە ئەگەر دارێک مناڵی بێت مناڵت نابێت، ئەی ئافرەت مناڵ نابێتەوە، تۆ نەزۆچیت، بەهۆی چاکەیەکەوە، بەهۆی دوعایەکی خالصانەوە و پاڕانەوەیەکەوە لە خوا، خوای گەورە مناڵی پێداوە. چەند کەس لە ناڕەحەتیدا بۆ تویتی تازە تەواو کۆتاییم پێهات، کۆتاییم پێهات بە مانای کەلیمە، کە بە خاڵسی لە پەروەردگار پاڕاوەتەوە، خوای گەورە فریای کە تۆ ڕزگاری کردووە. کەواتە خوای خۆت بناسە ئەی عەبد کە هەر شتێکی بوێ بەس دەفەرمێ ببە یەکسەر دەبێت. والذين هاجروا في الله من بعد ما ظلموا، اینجا پەروەردگار بۆمان باسی ئەوانە دەکا کە لە مەککە هیجرەتیان کرد بۆ حەبەشە، لەبەر خاتری دینەکەیان
لە مەککەوە هیجرەتیان کرد بۆ حەبەشە وەکو عوثمان ڕەزای خوای پەروەردگاری لێبێ وغەیری ئەو لە سەحابە عەبدوڕەحمانی کوڕی عەوف پەروەردگار ئەوانەی کە هیجرەتیان کرد لە پێناوی خوا من بعد ظلموا دوای ئەوەی کە زوڵمیان لێکرا ستەمیان لێکرا ئەزیەت دران لە پێناوی خوا ئەوانە چی دیقەت بدەنێ لەنوبەوئەنەهم فی الدنیا حەسەنە ئێستا ماڵ و حاڵی خۆیان جێهێشت مەوتنی خۆیان جێهێشت پاداشتی ئەوانە چی دەبێت لەنوبەوئەنەهم فی الدنیا حەسەنە ئەوە نیشتەجێیان دەکەین هەر لە دنیا لە شوێنێکی باش هەر لە دنیا پاداشتی باشیان دەدەینەوە بۆ ئەوەی کە هیجرەتی کرد بۆ حەبەشە دواتر بۆ مەدینە هەر هەمویان خوای گەورە ژیانی خۆشکردن ژیانیشی خۆشکردن بە شێوازێک ئەوەندە دڵخۆش بوون و ئەوەندە مرتاح بوون حەزیان نەدەکرد بگەڕێنەوە مەوتنی ئەسڵی خۆیان دوای ئەوەی کە ئەهلی مەکەش موسڵمان بوو بۆیان هەبوو ئێستا بگەڕێنەوە نەگەڕانەوە لەنوبەوئەنەهم فی الدنیا حەسەنە ئەو بەدڵنیاییەوە ئێمە نیشتەجێیان دەکەین شوێنێکیان بۆ دادەین هەر لە دنیادا کە زۆر باش و خۆشتر و چاکتر لە ئەوەی خۆیان ومن يهاجر في الأرض ومن يهاجر في سبيل الله يجد في الأرض مراغما كثيرا وسعة هەر کەسێ لە پێناوی خوا هیجرەت کە و لە پێناوی خوا ماڵ و سامان و حاڵ و وەزیفەی خۆی بەجێ بێڵێ لە پێناوی خوا لە شوێنێک کە ناتوانێت عیبادەتی خوای تێدا بکە ئەوە يجد في الأرض مراغما كثيرا وسعة ئەوە لە زەویدا چی دەست دەکەوێت ئەو شوێنێکی بۆ هیجرەت دەکا ئەوەندە خۆشی و ئاسوودەیی دەست دەکەوێت و ڕزق و ڕۆزیەکی فراوانی دەست دەکەوێت کە مراغیمە کە لوتی دوژمنانی پێدەشتێت کە لە داخە پێی خەریکە بمرن دەڵێن ئێمە دەرمان کرد کەسی سیر سیر لەوێت چۆن ڕێزی لێگیراوە چۆن قەدری دەزانن دیقەت دەنێ براکانم یعنی بۆ نمونە ئێمە کەسانێکمان هەیە خوای گەورە الحەمدوللا ڕێزی لێناون قورئان خوێنەکانمان بۆ نمونە لە وڵاتی خۆمان یعنی بەداخەوە دەڵێم وەکو پێویست ڕێزیان ناگیرێت وەکو پێویست حسابیان بۆ ناکرێت قەدریان نازانن کەچی بە فەزڵ و کەڕەمی خوای گەورە واللهی چ لە وڵاتی عەرەبی چ لە وڵاتی کافر یعنی بەرناکەون لە ئیمارات لە کوێیت لە بەریتانیا چەند جار تەلەفۆن بۆ من دەکەن مامۆستا فڵانە قورئان خوێنە ئەگەر بەشک و کار ئاسانیەکەن حەز دەکەین داوەتیان کەین بێن بۆ لامان بۆ لە پێناوی خوای گەورە کە دەچێت خوای گەورە نیەتیان خاڵسکە خوای گەورە چۆن ڕێزیان لێ دەنێت ئەوەی کە لێرە قەدری نازانرێ خوای پەروەردگار وای کردووە کە ڕێزێکی زۆر گەورەیان لێ بنرێت لەنوبەوئەنەهم فی الدنیا حەسەنە هەر لە دنیادا جارێ ولأجر الآخرة أكبر هەر کەسێ لە پێناوی خوا هیجرەتکە لە پێناوی خوا شتێک جێبێڵێ ئەوە سەرڕای ئەوەی لە دنیا خۆشتری دەست دەکەوێ ولأجر الآخرة أكبر پاداشتی ئاخرەت گەورەتریش زۆر گەورەتر ئەو خۆشیانەی دنیا لە چاوەوێ هیچ نین سەحابە ڕەزای خوای گەورەیان لێبێ کە مەکەیان جێهێشت ماڵ و حاڵی خۆیان جێهێشت لە ئەو پەڕی فەقیری و برسێتی دابوون ژیانیان زۆر ناڕەحەت بوو کەچی دوایی بوون بە قادە و سادە بوون بە سەرکردە و بوون بە کەسانێکی باڵا دەست و لە چیەوە بۆچی خوای گەورە بردنی هەر لە دنیا جاندێ لە سەحابە ڕەزای خوایان لەبێ دەفەرمون ڕۆژانێک بوو ئێمە گەڵای دارمان دەخوارد بەڵام چونکە لە پێناوی خوا ژیان تەخوای گەورە مەملەکەتی دەخستە ژێر دەستیان مەملەکەتی دەخستە ژێر دەستیان ئەمە هەر دنیا ئەی لە ئاخرەتدا ولا ئەجر الآخرة ئەکبەر بۆیە براکەم ئەم قاعیدەی ژیانە تێی بگە واللهی تۆ لە پێناوی خوا بژیت و بە گوێرەی شەریعەتی خوا بژیت هەم لە دنیا خوای گەورە ژیانت خۆش دەکا و هەم ئەجری ئاخرەتیشت گەورەتر دەبێ چەند خۆشە ئەها سەیری
ئاست و ئاراستەی سەهمەکان کە بەرز دەبێتەوە. هەر ئەوەندە ئیمانت هێنا و بەڵێنت بەخوای خۆتدا کە تۆ لە خزمەتی دینی خوادابی، ڕۆژ بە ڕۆژ بەرز دەبیتەوە، بەرز دەبیتەوە. دابەزین نییە ئینشاءالله، بەرز دەبیتەوە، هەم لە دنیا و هەم تا دەگەیتە قیامەت و هەر لە بەرزی دایت، هەر لە بەرزی دایت. جا ئەو کەسانی کە ئەو ڕێگایە ناگرنە بەر، سوار ئەم قطار و شەمەندەفەرە نەبوون، بەلایەنەوە سەیرە، تێی ناگەن، هەزمی ناکات. باشە بۆ دەبێت فڵانەکە زوابێ ئێمە وابین؟ دیارە باشکرا دیارە. وەکو عومەر ڕەزای خوای گەورەی لێبێ لە بەرامبەر ئەبوو سوفیان لە ڕۆژی ئوحد، کە ئەبوو سوفیان وتی لەنە الهوبەل، ئێمە هوبەلمان هەیە، وتی الله مولانا ولا مولا لكم. تی هوبەل پیرۆزی خۆت بێ، هوبەل بەردێکە بتێکە چیت بۆ دەکات، بەس ئێمە الله مولانا، خوا لەگەڵمانە، خوا پشتیوانمانە، یارمەتی دەرمانە، ولا مولا لكم. تۆ مەولاد نییە، خوا مەولای تۆ نییە، خوا خۆی تۆی خۆش ناوی پشتیوانت نییە. ئێکە خوای گەورە خۆشی ناوی پشتیوان نییە، دەتەوێت چیت بۆ بکەین لە دنیا، دەتەوێت چیت هەبێت، ژیانت خۆش بێ، والله خۆش نابێت، والله خۆش نابێت. بە پیسی هەوڵ دەدەی بە پیسی خۆشیکەی، بەڵام بە پیسی خۆش نابێت کاک، بە پیسی خۆش نابێت. هەوڵدا ئەو ڕێگایە بگرە بەر کە ڕێگای بەرزبوونەوەیە، ڕۆژ بە ڕۆژ لە بەرزبوونەوەدا دەبی. ئەوەش بەچی؟ بەوەی کە تۆ بەو شێوازە بژی کە خوای گەورە دەیەوێ. ناژین ببی بە مەلایکەت، مرۆڤ نایە بە مەلایکەت، هەمومان هەر تاوان دەکەین، هەر کەم تەرخەمیمان هەیە، بەڵام گرنگ ئەوەیە کە بیلجوملە بەگشتی نیەتی تۆ خاڵس بێ بۆ خوای گەورە، ئاینی ئیسلامت خۆش بوێ، حەز بە سەرکەوتنی بکەی، لە هەوڵی دابی، پەروەردگار لە خۆت ڕازیکەی، ئەوە ئاواتی تۆ بێ لە ژیاندا. واللهی زۆر عیبە بالله، هەم و غەم و ئاواتی مرۆڤ ئەوە بێ ئەرێ چۆن سچی پڕکە، ورگەکەی چۆن تێرکات، خواردن و ڕابواردن، خواردن ڕابواردن. ئەوەش کە چۆن پارە پەیداکەم بۆی خۆش بژیم. کۆرە برای من، تۆ لە هەوڵی ڕەزابوونی خوادا بە، ئەوانی تر هەمووی خوای گەورە بۆ داسان دەکە، والله بۆ داسان دەکە. تۆ بەرەو خوا بڕۆ، دنیا بە دوات دەڕادەکە بالله، بەڵام پشت لە خواکەیت و بەرەو دنیا ڕاکەیت، خوای گەورە بە دوای تۆدا ڕاناکە ئەبەدەن. وا مەزانە هەر ڕاکە بە دوای دنیا هەر نایگەیتی، تا دەکەویتە ناو قەبرەکەەوە، چاڵەکەەوە و کۆتاییت پێات و هەر تێر نەبووی، چاوت پڕ نەبووە، هەر لەوە داوی کە تۆ خزمەتی دنیا بکەی. نە، خزمەت دینی خوا بکە، دنیا خزمەتی تۆ دەکات. لنبوئن أنهم في الدنيا حسنة ولأجر الآخرة أكبر لو كانوا يعلمون. أجر زاني بايان مشركان ونازان ونازان زور كس بيسيري وكوتمان دبينين بفضل وكرم خواي جورا، أوانيك عبدي صالحي خواي پروردگار ريزي لناون جيانيان الحمد لله. ئەو خەم و خەفەتەی کە خەڵکێکی دوور لە خوا دەیخوا، ئەو خەم و خەفەتەی نییە. ئەو ترسەی کە لە ژیان خەڵکی هەیەی، ئەو ترسەی نییە، ئەو ترسەی نییە. جارێکیان جێڕامەوە، وتم لە دەماج لای شێخ مقبل بوون ڕەحمەتی خوای گەورەی لێبێ لە یەمەن، ئەو عالمە بەڕێزەی کە وفاتی کرد. ژمارەی ئەو تەڵەبانەی کە دەیان خوێند لەوێ کەم ژیەکێک بوو لەوان، یعنی لە 1500ەوە عوتڵەکان کە مەکتەب نەدەما، خەڵک لە وڵاتانی ترەوە لە هەموو وڵاتێکەوە تەڵەبە دەهات، تا 2500 تەڵەبە دەڕۆی. 2500 تەڵەبە ئێستا دیقەت دەیمە لە مزگەوتی بەهەشت 60 تەڵەبە، جار پێشتر 100 تەڵەبە، 150 تەڵەبە، بەردەوام لە مزگەوتە و خواردنی و خواردنەوەی و نووستنی و مەساریفیان الحەمدوللا خوای گەورە ئاسانی کردو، دابێنی دەکەین. لەوێ 1500 تەڵەبە، 2000 تەڵەبە، تۆ بیرکەوە 2000 تەڵەبە ڕۆژانە نانی بەیانی بخوا، نانی نیوەڕۆ بخوا، نانی ئێوارە بخوا. باشە بەچی دابێن دەکرێت کاک؟ بەچی دابین دەکرێت؟ دەی پیاوێکی وەکو شێخ مقبل ڕەحمەتی خوای گەورەی لێبێ تەبەنای ئەو قەزیەی کردبوو، نەش دەچوو کرێکاری بکە،
خی پەروەردگار دەینارد. دەیان کەسی دەوڵەمەندی ئیمانداری خێرخواز مەمنون بوو بڵێ ئەی شێخ ئەو من مانگانە ئەوەندە پارە بۆ مەسرەفی تەڵەبە، بۆ چکە دەیزانی لە ڕێگای خوایە ئەوانە سپەی هەر یەکێک لەوانە لە دینی خوا تێدەگا دەچێتەوە وڵاتەکەی خۆی خەڵک فێری ئیسلام دەکا. جاڕۆژێکیان لەگەڵ برایەک دانیشتبووم وتم سیرکە ئەگەر بەراورد کەین لە بینی دوو کەس، پیاوێکی وەکو شێخ موقبل لەگەڵ بۆ نمونە ئامۆزاکەی هەر لەوێ کە خەڵکی ئەو شارە بوو، وتم ئامۆزاکەی یا فلان خزمەی داماوە فەقیرە زۆر شەو ڕۆژ خەفەتێتی سێ چوار کەسە لە ماڵەوە خۆی و خێزان و دووسێ منداڵ بەخوا ژیان زۆر قورسە. کورە کاکە دەبێت چۆن بژین ئێمە؟ دەبێت دابی مەسرەفمان پێدابین بکرێت بۆ خۆی و سێ کەس. خەمی لێ هاتووە کەچی لەو لاوە شێخ موقبل ڕەحمەتی خوای گەورەی لەبێ 2000 کەس مەسرەفی دەچێشێ، ئەرزاقی بۆ تەرتیب کردوون، جێگا و ڕێگای بۆ تەرتیب کردوون، مرتاحیشە نە خەمیشی بۆ دەخوات و نەماندوش دەبێت نە ڕاکە ڕاکشێتی. عجبا ئەوە خوای گەورە ئەوەی بۆ دەکا ئەوی تر بۆی ناکە. فەرمووی چی؟ لەو کانوا یعلمون. خەڵک نازانێ تۆ وەرە لە خزمەت دینی خوادا بە، خوای گەورە دەرگای خێر لێ دەکاتەوە. تۆ ئاگات لە خوای پەروەردگار و دینەکەی نەمێنێ، بەس دینار و درهەم بێ هەر دەبێت ڕاکەی، فریاش ناکەوی، ڕاکە و فریاش ناکەوی. بۆیە سەحابە ڕەزای خوای گەورەیان لێبێ لە چیەوە چوون بۆ چی؟ لە حاڵەت و ژیانێکەوە کە هیچیان نەبوو، دوایی یەکێک بۆتە بەرپرسی دیمەشق و یەکێشتر بەرپرسی قودس و یەکێشتر بەرپرسی ئوردون و یەکێشتر بەرپرسی عێراق و ئەوی تر بەسڕە هەموو لە بەردەستێتی و سبحان الله لە چیەوە بۆچی؟ بۆیە عومەر ڕەزای خوای گەورەی لێبێ فەرمووی نحن قوم أعزنا الله بالإسلام. ئێمە قومێکین خوای گەورە بە ئیسلام بەعیزەتی کردین، بە ئیسلام بەعیزەتی کردین. مهما ابتغينا العزة بغيره أذلنا الله. هرچند بمانێ بغیری ئیسلام بەعیزەت بین خوا زەلیلمان دەکات. برام دەست بە دینی خواوە بگرە، ڕوو لە خوا بە، بۆ خوا بژی، خوای گەورە خۆشترین ژیان دەتژێنی ئینشاء الله. خەمن نەبێ. بەڵام چێن ئەوانەی دەتوانن بۆ خوا بژین وەلەو شوێنە بژین کە خوا دەیەوێت، کە لە شوێنی خۆیان نەیانتوانی دیندارێتی بکەن، هیجرەتی بۆ دەکەن، جێی دێڵم من دەمێ خواپەرستی بکەم. ئەوانەی ئەو دوو سفەتیان تێدایە الذين صبروا وعلى ربهم يتوكلون. ئەوانەی سەبر دەگرن لەسەر دینی خوا، لەسەر خواپەرستی، سەبر دەگرن لەسەر ئازار و ئەشکەنجەیە کە دێتە ڕێگایە لە پێناوی دینی خوا. وعلى ربهم يتوكلون ولەسەر پەروەردگاریان پشت دەبەستن. تۆ ئەو دوو سفەتت با هەبێ ئەنجا چاوەڕێی بەرهەم و بەرەکەتەکەی کە بە ئیزنی خوای گەورە. ئەوانەی کە سەبریان نییە بچووکترین ناڕەحەتی بێتە پێشی تەواو واز دێنێت. مەثەڵەن ناڵین وەڵا لە ئیسلامدا ڕیش هەموو شتێکە، ناکاک واجبێکە، بەڵام واجبە، پێغەمبەری خوا سەڵڵەهو ئەمری کردووە. دەبین دێتە مزگەوت و بە گەرم و گوڕی و ڕیشێکی هێشتێتەوە و پابەندی جەماعەتەوە، پاشماوەیەک نەما ون بوو وەکو بەردی بن گۆمی لێ هات. دەیبینی دوای سێ چوار مانگ نە ڕیژما نە مزگەوتما نە جەماع. ئەری چی کاکە؟ وەڵام مامۆستا بۆ من ناگونجێت. چیت بۆ ناگونجێت؟ بۆ زەواجە هاوسەرگیریە بەکەڵکرد نایە، کورەمە دینداریە کاکە. بەخوا مامۆستا بۆ من ناگونجێت، من لە شوێنێکەوە پێیان وتم نابێت، خراپ. ئەی ئافەرین پیرۆزت دەبێت، دەبڕۆ ڕاکە ئێستا ببە عەبد و کۆی لێ خەڵک. بۆ ئێمە دەگونجێت؟ بۆ تۆ ناگونجێت؟ سەبەب چییە؟ خۆت یەکلاکەوە بۆ خوای گەورە و لە خوای گەورە نەبێ لە کەس مەترسە و ڕەزابوونی خوای گەورەت مەبەست بێ و بۆت ناگونجێ کاکە؟ آخر بەخوای من ئیشەکەم وایە. ئەی پیرۆز ڕایکێش ئیسراحەت دەکەی بۆ خۆت. جا هەیە سەبر ناگرێ براکە، هاشە لەسەر دینی خوا سەبر دەگرێ، خۆشی بێ ناخۆشی بێ، هەڕەشە هەبێ، مەترسی هەبێ، چاو لێ سوورکردنەوە هەبێ، هەرچی هەبێ سەبر دەگرێت لە دینە سەبر و دینی خوا دەبێت سەبر بگرێت لەسەری. بەڵام ئەوە سەبرمان کرد ئاخر بە ئومێدی چی بین؟ وعلى ربهم يتوكلون. چۆن بە ئومێدی چی بین؟ پشت بەخوا ببەستە، خوای گەورە ئەو ناڕەحەتیانت بۆ دەگۆڕێ ئین مع العسر یسرا. ئەمڕۆ تۆزێ سەبر بگرە، ناڕەحەتی دەبینی، ئەشکەنجە دەبینی، فەقیری دەبینی، پشت بەخوا ببەستی ڕۆژانێکی خۆش چاوەڕێت دەکات ئینشاء الله. ئەمە وعدی خوای پەروەردگارە لنبوئنهم في الدنيا حسنة.
داواکاری نەخۆی پردگار بۆ خاتی ناوجوانەکان و سفاتە بەرزەکانی لێمان ڕازی بێت ئەخیرمان خێرکات بەختەوەری دنیا و دوا ڕۆژمان کات ئیستقامەتمان پێ ببەخشێ ثباتمان بداتێ يا مقلب القلوب ثبت قلوبنا على دينك اللهم إنا نسألك الهدى فزدنا إيمانا وتسليما آمين الحمد لله والصلاة والسلام على رسول الله بارك الله فيكم. وأوحى ربك إلى النحل أن اتخذي من الجبال بيوتا ومن الشجر ومما يعرشون ثم كلي من كل الثمرات فاسلكي سبل ربك ذللا يخرج من بطونها شراب مختلف ألوانه فيه شفاء للناس إن في ذلك لآية لقوم يتفكرون.